بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆکارەکانی دواکەوتنی موچە و لێکەوتەکانی دەکەین و قسە لەسەرەوەش دەکەین بۆچی چارەسەرێک بۆ پرسی کێشەی موچە لە نێوان هەرێم و بەغداد نادۆزرێتەوە و بۆچی بە دیاریکراوی لەسەر بڕی داهاتی ناوخۆ ئەوەی کە پشکی هەرێمەوەی پشکی بەغدای ڕێکەوتن ناکرێت و قسە لەسەرەوەش دەکەین ئایا خشتەکانی بودجەی 2025 نردنی بۆ پەرلەمانی عێراق بۆچی ئەوەندە دواکەوتووە هەروە باز دەدا بە زیینی نرخی نەوت و کاریگەریەکانی لەسەر عێراق هەروە کێشەی نەختینە لە عێراقی یاخود نییە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق سەیرە سەر دەکەین کاک دکتۆر بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین. سپاس کاکە حەکیم سپاس و ڕێزم لۆ جەناب و سەڵاویشم لۆ بینەرانی خۆشەویست. بەڕێز لە وەزارەتی دارایی عێراقی شت کردووە نردنی موچە دەسەڵاتی خەرجکردنی موچە بە دیاریکراوی لای وەزیری دارایی عێراق یاخود لای سەرۆک وەزیرانە نردنی خەرجکردنی موچە جا بۆ هەرێم بێ بۆ پارێزگاکانی دیکە بێت. بە حەقیقەت کاکە حەکیم مەسەلەی سەرفکردنی موچە حتا دەسەڵاتی وەزیری داراییش نیە لە دەسەڵاتی وەزیری دارایی خوارێتریشە وەکیلی وەزارەت دەتوانی دایمان جارانە من وەکیلی وەزارەت بووم خۆم و مدیرعامی محاسەبەش دەتوانی موچە سەرف بکە بەڵام کاتێک کە گیر و گرفت هەیە کێشە هەیە لۆیە کێشەکە لۆ وەزیر ڕەفع دەکرێت و وەزیر دەبێ موافقەی لەسەر بکات. بە حەقیقەت وەزیری مالیە هەموو شتێکە لە وەزارەتەکەی خۆی مەلیکی وەزارەتەکەی خۆیەتی بە جۆرەی قانونی وەزارەت و هەموو دەسەڵاتێک لای خۆیەتی بەڵام هەندێک جار هەندێک وەزیر هەیە متحەفظن نایەوێ زۆر تەحملی مەسئولیت بکەن جار و بار ئەگەر هات و کێشە هەبوو بیت کێشەکە دەخەنە سەرشانی سەرۆک وەزیران لەوەی سەرۆک وەزیران تەحملی مەسئولیت بکە و ئیلا سەرۆک وەزیران بە هیچ شێوەیەک عیلاقەی لە مەسەلەی نەسەرفکردنی موچە نەسەرفکردنی بودجە نە هیچ شتێک نییە لە وەزارەتی دارایی. بەڵێ ئەی بۆچی هەموو جارێک کاکتۆرەوەندەی کە بەڕێز داگەدار بیناردنی موچە هەموو جار باسی واژۆی سوودانی دەکرێت بە ڕەزامەندی سوودانی بنێت بێ ئەو پەیوەندی بە چیەوە پەیوەندی بەوێت کە ڕێکەوتنەکان جێبەجێ ناکرێن هەموو جارێک سوودانی دەبێ واژۆی بکە یاخۆی ڕەزامەندی لەسەردەیە لەسەر پرسیارەتی خۆی بینێرێت. بالضبط لەبەرەوەی ئەزانی کووە اتفاقەکی سابت نییە لە بینی هەردوو حکوومەت و هەمیشە هەموو مانگ کێشە هەبووە لە بینی هەردوو حکوومەت لۆی وەزیری دارایی چ دەکات شتەکە ڕەفع دەکاتەوە لۆ ڕئیسی وزەرا لەوەی ڕئیسی وزەرا تەحملی مەسئولیت بکات. جەنابەت دەزانی ئێمە لە ئەوەلەوە باسمان لەو مۆزوعانە کردیە بە حەقیقەت مشکلەی گەورە کە تا ئێستا چارەسەر نەکرایە هەموو مشکلەکانی تر تقریبەن چارەسەرکران ینی مشکلە نەمایە گرفت لە مەسەلەی لیستی موچە بوو لە مەسەلەی تەوتین و هەژماری من بۆ ئەو چێشانە هەموو چارەسەرکران بەڵام ئەوەی کە چارەسەر بەبێ چارەسەرکردنی بنەڕەتی مایەوە مەسەلەی داهاتی ناوەخۆ بوو داهاتی ناوەخۆ ئیتفاقێکی شەفەهی هەیە لە بینی هەردوولا کە بەڵێ هەرێمی کوردستان دەڵێ ئێمە نیوەی داهاتان لۆ دەنێرین بەغداش دەڵێ باشە منیش قبول مەکە نیوەی داهاتم لۆ بنێرن کێشەکە لەسەر کەمیەکەیە لەسەر مەبلەغەکەیە ینی زیاتر ئەو مەبلەغەی کە هەرێمی کوردستان لای خۆی وەزارەت دارایی هەرێمی کوردستان وا حساب دەکات کە حسەی بەغدا 48 ملیارە یا 50 ملیارە ئەوەی کە لەو ساڵ هەیە بەغدا بە گوێرەی مەوازینی مراجعی کەلایەتی و بە گوێرەی تقریری دیوانی ڕقابەی مالی بڕەکە لە لای ئەو زۆر زیاترە لەوە لۆیە کێشە لێرە دروست بووە کێشە لەسەر ئەوەیە ئەنجا ئەو مانگە بزات ینی ئەو ساڵ بە حەقیقەت کێشەکە لە بیدایەتەوە هەبوو دوای مانجیەک ینی لەوەی جەنابەت بزانی نازانم وەختی خۆی لەگەر جەنابیشت قسەم کردیە لەسەر ئەو مەوزوعیان نا لە ڕەمەزان بەڵام کێشەکە لە مانجی دووەوە هەیە بەس مانجی دوو جەنابەت دەزانی کە کەوتە مانجی سێ کەوتینە ناو ڕەمەزان لەبەر ڕەمەزان ناردرا و مانجی سێش لەبەر ئەوەی جەژن هاتە پێش لەبەر جەژن ئەویش ناردرا و کێشەکان تەحویل بوون لۆ مانجی چارە من ئەو کات گۆتم ینی گەر بە فکرت بی لە مانجی سێ گۆتم ئێمە لە مانجی چار تووشی گرفت دەبین لەسەر ئەو مۆزوعە ئێستا لە مانجی چار تووشی گرفت بووین دەمێکە تەوان بە گوێرەی معلوماتی من نەک ینی زیاتر لە دە ڕۆژ پێشێستا دە ڕۆژ زیاترە کە بەڕێز ڕئیسی وزەرای عێراق موافقەیەکی شەفەوی دابوو ینی بەڵام دواتر لە یەکشەممەی ڕابردووە بەڕێز وەزیری دارایی کە لە بەغدا بوو
مزەکەرەیەکی نووسە لۆ ڕئیسی وزەرا کە بە جۆرەی موازینی مراجعە و بە جۆرەی ئەو تەقارەری کە هەیە ئەو بڕەپارەی کە لۆمە ناردرایە لە هەرێم کەمترە لەوەی کە مەفروزە بنێردرێت لێ ئەگەر موافقە بکەی ئێمە باقیەکەی لە موچەی خەڵکی هەرێمی کوردستان دەبڕین. تا ئەو ڕۆژ ئەو ئیتیفاقە نەکرا لە بینی هەردوولا نەگەیشتە نەتیجەیەک بینی وەزیری دارایی و ڕئیسی وزەرا. ئەوڕۆ دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە هەبوو لە بەغدا دوای کۆبوونەوە کە دیارە بەڕێزان وەزیرانی کورد لەگەڵ بەڕێز سوودانی قسەیان کردیە بەڕێز سوودانی وعدێکی دایە کە ئینشاءڵڵا لە خلالی 24 ساعتی داهاتوو ئەو کێشەیە چارەسەر بکە بەڵام ئایا چۆن چارەسەری دەکات گوژمەی پارەکە هەمووی دەنێرن ینی 956 ملیارەکە یان شتێکی لێ دەبڕن و باقی دەنێرن ئەوە تا ئەو لە حەزەیە ڕوون نییە لۆ کەسمان باشە بەس کاکتۆرە ئەوەی کە بەڕێزت باست کرد ئەو لێ تێگەشتنی کە تەیف سامین و سیوێتی ئەو بڕەپارەیە چەندە کە داوای دەکات بۆ داهاتی ناو خۆکو بەڕێز ئاماژت پێکرد 2 مانگ مانگێک 48 مانگێک نزیکەی 49 مانگێک نزیکەی 52 ملیار ینی لە 3 مانگی ڕابردوو داهاتی ناوخۆی هەرێم 148 ملیار تەسلیم کراوە ئەو داوای چەند دەکا ئەوەی کە ئەو یاڵەشەی ئەوەندەیاگە داربی داوێتی سەرۆک وەزیران لە مزەکەرەکەی دیاری نەکردیە ینی وەکو مەبلەغ دیاری نەکردی بەڵام ئەو لای خۆی شتێک لە مێشێتی ئەزانی غەڵەتەکە لە چێە لەوەیە کە ئەو حسابی نیوەی داهاتی هەرێمی کوردستان دەکاتەوەی لە موازینی مراجعە هەیە جەنابەت دەزانی لە موازینی مراجعە هەندێک مانگ 300 ملیارە هەندێک 320 هەندێک 350 ینی دەگۆڕێت ئەو ڕەسەن ئەوەیان تەقسیمی دوو دەکات بەڵام ئەمن بە حقات لە مقابلاتی پێشووتریش داوام لە وەزارەتی دارایی خۆمان کرد کە تەصنیفێکی ئیرادات بکەن شتێک ئامادە بکەن ینی لیستێک ئامادە بکەن هی ئیرادات و تەصنیفێکی ئیرادات بکەن ئیراداتی مەحەلی دیار بکەن چونکە ئیراداتی مەحەلی 100% دەگەڕێتەوە لۆ هەرێمی کوردستان و ئیراداتی سیادیش دیار بکەن چەندە لەوە نیوەی دەستە بەغدا نیوەشی لۆ هەرێم دەبی ینی هەموو ئیراداتی ناوەخۆ نیوەی ناستە بەغدا و نیوەی بمێنیتەوە نە جزئێکی بە کاملی لۆ هەرێمە لە جزئی دوام نیوەی دەستە بەغدا و نیوە دێتەوە ئەنجا تو دەبی لیستت هەبی تەصنیفت هەبی لەوەی کاتێک کە لەگەڵ بەغدا مناقەشە دەکەی مناقەشەکەت علمیانە بی و بتوانی قەناعەتیان پێ بکەی باشە کاکتۆر وەکو پێشبینی خۆت ئەگەر بۆ نمە داهات 300 ملیار بێر چەندە بەپێی ئەو داتهانێک کە وەزارەتی دارایی هەرێم خۆی بڵاوی کردەوە یعنی ئەگە بە تێگەڕا لە 11 مانگی ساڵی ڕابردوو 395 ملیار داهاتی نانەوتی بووە بە تێگەڕا ینی پێچی لە دەوروبەری چەند پشکی بەغدا بێک ئێستا بە 48 ملیار 52 ملیاری مانگانە ڕازی نییە کاکە حەکیمە من ناتوانم بە حقات تحدیدی بکەم چونکە لۆ ئەوە پێویستی بەوەیە کە معلومات لەبەردەستت بی معلوماتی داهات هەمووی یعنی لە خلالی مانجێک ئەتودەی بزانی داهاتی گومرگەکان چەندە داهاتی زەریبە چەندە داهاتی مرور چەندە ڕسومات چەندە بەلەدیە چەندە فلان چەندە فلان چەندە هەمووی کۆ بکەیەوە مەسەلەن با بڵێن کردی 320 ملیار مەسەلەن ئەنجای ئەو جارە دەبی بێی ئەو داهاتانەی کە سیادی نین لە 320 کەم بکەیەوە کە کەمت کردەوە ئەوە چونکە هەمووی لۆ هەرێمی کوردستانە ئەوەی دەمێنیتەوە داهاتی سیادیە لەوەیان نیوەی لۆ بەغدا دەڕوات بە جۆری قانونی ئیدارەی مالی لۆیە پێویست بە تەصنیف دەکاتە من ناتوانم ڕقەمەک بدەم ببوورە بە دەوروبەری 100 ملیارێک دەبێت چونکە پێشتر باز لەکە ئەوان بە 100 ملیارێک ڕازی بن بەغدا مەبەستم بە تەسەووری من لە خوار سەدیش ڕازینە بە تەسەووری من لە خوار سەد ئەی هەرێم تەسلیمی کا باشتر نییە لەوەی کە هەموو مانگێکاوە کێشە دروست دەبێت لەسەر ینی بۆ نمونە 52 ملیاریان تەسلیم کردووە گەر نەوەتی تەسلیم کەن کێشە نەبێ پێ دوایەوە کارەکەی چی کە تەسلیمی ناکەن بە تەسەووری من هەرێمیش دەبی مبەڕاتی خۆی هەبی کە 50 ملیار دەنێریە 48 ملیاری ناردیە بەس ئەو مبەڕاتە لای ئێمە دیار نییە ئەو مبەڕاتە دەبێت لەگەڵ بەغدا مناقەشەی لەسەر بکەن ئەزانی کاکە حەکیم بە حقەت ئەو کێشەیە کێشەیەکی بەردەوامە ئەگەر بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر نەکرێت ئەوەلان چارەسەرەکەی تەوان دوو ڕێگا هەیە لۆ چارەسەرکردنی یەکەمیان مەسەلەی قەراری مەحکەمەی ئیتیحادی جەنابەت دەزانی کە دوو بڕگە بوو بڕگەی یەکەم دەڵێ دەبێ موچەی خەڵکی فەرمانبەرانی خەڵکی هەرێمی کوردستان بدرێ و بڕگەی دووەم دەڵێ دەبێت داهاتەکان تەسلیم بکرێن بە جۆرەی قانونی ئیدارەی مالی
بەڵام بورگەیەکی تری حاکیمە هەیە کە سەیطرەی لەسەر هەردوو ئەو بورگەیە هەیە لە بورگە حاکیمەکە دەڵێت هیچ گرفتەیەک لە بینی هەردوو حکوومەت نابێ ببیتە سەبەبی وەستاندنی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڕای من ئێمە وەکو هەرێمی کوردستان دەکرێت لە محکەمەی ئیتیحادی داوای ڕوونکردنەوەیەک بدەین لەسەر ئەو بورگە حاکیمەیە کە من باسم کرد و بە تەسەووری من تەسلیم نەکردنی داهات نابی ببیتە سەبەبی سەرف نەکردنی موچەی خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە. ئەوە تەسەووری منەوە لە مێژە بە جەنابیشتم گوتێ زۆر قەدیم. بەڵام بەغدا تەفسیرێکی تری هەیە، ئەوە تەفسیری ئەوانەوە ئەو ڕۆژ قووەتەکە لای بەغدایە، پارەکە لای بەغدایە، ئیتر ئەوان تەفسیری خۆیان جێبەجێ دەکەن. ئەوە خاڵ یەکەم. ئەگەر ئەوەمان لۆ نەچوە سەر بەڕێی من پێویست بەوە دەکات وەزارەتی دارایی لە هەرێمی کوردستان هەروەکو تازە باسم کرد لیستێک ئامادە بکات بە ئیرادات لێک بکاتەوە، ئیراداتی مەحەلی و ئیراداتی سیادی، پێیان بڵێ بابە ئەوە ئیراداتی ئێمە 320 میلیارە باشە، ئەوەندە لەو 320 ئیراداتی مەحەلی ئەوەیان لۆ هەرێمی کوردستانە، ئەوەی دەمێنیتەوە ئیراداتی سیادی ئەوەندەیە ئێمە لەمە دووە مانگانە ئیتیفاق لەسەر ڕێنجێک دەکەین لەسەر نەک مەبلەغێکی محەدەد ئینەما بینی ینی لەسەر ڕێنجێک ینی لەوەی کە لەو مەسافەیە ئێمە پارە تەسلیمی ئێوە دەکەین و ئەوە بکرێتە مەحزەر و تەوقیع بکرێت ئەو کاتە هیچ کێشەیەک لە مستەقبل لۆ هەرێمی کوردستان و لۆ موچە دروست نابی. بەڵام ئێمە ئەگەر فقط بە شەفەوی ئێوان بڵێن ئەوەندەیە و ئێمە بڵێن ئەوەندەیە و تەنها قسەبی و باشەدا ئەو مانگەش بنێرن ئەو کێشەیە مانگەی تر چارەسەر دەکەین. ترسمان لەوە هەیە کە وەکو پار تۆڵەمان لێ بکەنەوە هەروەکو جەنابەت دەزانی پار تۆڵەیان لێوان کردەوە لە مانجی 10 و 11 و 12 بە تەواوی پارەکانیان بڕی ئەگەر بە فکرت بێ و جەنابەت ئاگات لێ بوو خۆت متابعی شتەکەت دەکردیانی ئەگەر بە فکرت بێ لە مانجی تقریبا 200 ملیاریان لێوان بڕی، لە مانجی 11 320 ملیاریان لێوان بڕی، لە مانجی 12 510 ملیاریان لێمان بڕی. بزانە 510 ملیار ئاخرەوە مەبلەغە هیمانکانی تر ینی کۆیان کردیتەوە لێیان بڕین. ئەنجا ئەو کێشەیە ئەگەر زوو چارەسەر نەکرێ لە ئاخری دیسان تووشی گرفت دەبینەوە لەگەڵ بەغدا، چونکە بە حەقەت پێت بڵێم بەغدا با بڵێن بە دوای بیانوەک دەگەڕێ حجەتێک دەگەڕێلەوەی لە مەبلەغەکەی تو کەم کاتەوە، بەڵام ئەتوو دەبی مبڕیراتی علمی پەیدا بکەی لەوەی بەرامبەری ئەو بیانوانە بوەستیەوە و بتوانی تەفنیدی حجەت جیوان بکەی. باشە کاکتۆرەوەی کە بەڕێز باست کرد سوودانی بڕیاری یەکلاکەرەوەی داوا کە بۆ نەسپەی دووشەمەیە پارەکە بنێرێ ئەوە یەکلا بۆ تۆ وعدی دایە بڕیار نا وعدی دایە کە بڕیار بدات بەس وعدیش نەدات لەو هەفتەیە دەبێ پارەکە هەر بنێری توی لا چ دەکات ینی مطمئین بکە لەو هەفتەیە پارەکە دێت ئەم پێش ئەوەی ئەو وعدەش بدا ئەو ڕۆسبەینەکەی ینی ئەلانم کرد کە لەو هەفتەیە پارەکە دێت، بەڵام مشکلە ئەوەیە نازانین پارەکە بە کاملی دێت 956یان شتێکی لێ دەبڕن تا ئەو لەحزەیە ئەوە دیار نییە. باڵێ بەس بڕی پارەکە بە بۆچوونی بەڕێزت یاخۆ بە خوێندنەوەی بەڕێزت 700 و بۆ نمونە مانگی 1 958 بووە، مانگی 2 957 مانگی 3 954 ئەم جارە و بڕەپارەی بە تاواتی دەنێرن یاخۆت ئەوەی کە تەیف سامی داوای دەکات بۆ نمونە بڕی داهاتی ناو خۆلەی ببڕێ دیار نییە. وەکو سطەیف مصڕە تا ئەو لەحزەیە کە جوزئێکی لێ ببڕیت، بەڵام ئایا بەیانی سەرۆکۆزیران چ ئەمرێکی پێ دەکات و چۆن جێبەجێ دەکەن ئەم ناتوانم ئەوە بەیانی ئینشاءڵڵا لۆمان بە دیار دەکەیت. بەڵێ بەزەگەلەی ببڕێ پێشبینیت 200 میلیارێکی لێ دەبڕێ، نیازی وایە 200 میلیارێکی لێ ببڕێ؟ باوەڕ ناکەم مەبلەغەکە بەو گەورەیەی لێ بڕیت نا باوەڕ ناکەم. بەڵێ وەکو کێشەی پارەش کە دایان کێشەی نەختینیان هەیە و پارەی کاش و ئەوانە عێراق و کێشەی نییە، چونکە پێشتر دێگەوە باز دەکرا ئەم کێشە ڕوبەڕووی عێراق ببێتەوە سستی لە گۆڕینەوەی بڵین دینار دۆلار بۆ دینار. تا ئەو لەحزەیە کاکە حەکیم تا ئەو لەحزەی کە ئێمە قسەی دەکەین ئەوە بیانووە و عێراق هیچ کێشەیەکی نەختینەی نییە. تا ئەو کاتەی کە عێراق نەوت لە 55 دلار لۆسەرەوە بفرۆشی بە نسبەت موچە و مەسروفاتە بنەڕەتیەکان هیچ کێشەیەکی لۆ دروست نابی.
بەڵام بە نسبەت مەشاریع پرۆژەکان بەڵێ لەوێ ممکنە کێشە دروست ببی بەس بە نسبەت موچە نەخێر و بە نسبەت مەسروفاتی ڕئیسی نەخێر هیچ کێشەیەک دروست نابی و دلیلیش لەسەرەوە مانجی 4 تەواوی موچە خۆرانی خۆیان سەرف کرد لە کاتی خۆی و لە دوی مانجی پێنج موچەی خانەنشینانی سەر تا سەری عێراقیش کە زیاترە لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هیمانجی پێنج سەرف کرا لە دوی پێنج هیمانجی پێنج سەرف کرا ئەنجالۆیە هیچ کێشەیەکی نەختینەیی نییە بەفعلی جا ئەو ممکنە بیان وەک بیت بیگرن بەڵام کێشەکە زیاتر لە سەرداهاتی ناوە خۆی باشە کاکتۆرەوەی باس لێک لە ساڵی ڕابردوو بۆ نمونە کێشەی موچەی مانگی 12 هەبوو بەغدا باسی لەوە کە 441 میلیاری نرد بۆ موچەی مانگی 12 بەڵام ئەویش دابەش نەکرا هۆکارەکەی چی بوو کە موچەی مانگی 12 موچە خۆران خوڕا ینی بەغدا وتی 441 میلیارمان نردووە ئەوە چۆن دەخوێنیتەوە ڕێگە پێدراوە بۆ نمونە بۆ شتی دیکە خەرج بکرێ ئەوەی کە ساڵی ڕابردوو بۆ مانگی 12 هات نا کاکە حەکیم ئەگەر بەفکرت بێ لە مانجی دا 760 میلیاریان نرد یعنی 200 میلیاری تقریبا کەم بوو لە مانجی 11 هەر بەجارێک 320 میلیاریشان لەوێ لێ کەم کردین تقریبا 630 تقریبا 330 میلیاریشان لەوێ لێ کەم کردین لۆێ بەگوێرەی ئەو بڵاوکراوەی کە لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەو کات بیستمان ئەو هەندە پارە لۆ تعویزی لۆ نەقسی سەدی ئەو نەقسە کە لەو دوو مانگە دروست بوو سەرف کرا بەڵێ وەکو بڵین بۆ پڕکردنەوەی موچە بەکارێ هەرێم داهاتی ناو خۆی سەرف نەکردو بۆ موچانەی مانگی کۆتایی ساڵ بەڵێ لۆ پڕکردنەوەی موچەی مانجی 10 و 11 سەرف کرد باشە سەبارەت بە گوێرەی بڵاوکراوەی وەزارەتی دارایی خۆمان بەڵێ سەبارەت بە خشتەکانی بودجە بۆچی ئەوەندە دواکەوت نهاتە پەرلەمانی عێراق خشتەی 2025 دەبوایە خشتەکان هەموار کرابانەوە خەڵک چاوەڕێی دامەزراندن بوو پلە بەرزکردنەوە بزانام لە عێراقیش ئێستا وەستا بوو هۆکاری چیە پێ دوایە تازە نایەت ئەوەی کە پێویستە بە خشتەکانی بودجە داهات و خەرجی بڵین 2025 بێتە پەرلەمانی عێراق ئەزانی بە حەقەت ئەگەر بە ژێرەی ئەوەی کە مسادقە کرا لە 2023 عێراق لۆی هەیە هەمان خشتە سەرف بکات هیچ مشکلەی نییە چونکەەوە مسادقە لەسەر 3 ساڵ کرا 23 24 25 بەڵام ئەتو ئەگەر بتەوێت ئیزافات بکەی ئەوە کاتە پێویستیت بەوەیە کە بنێریە پەرلەمان و مسادقەی ئەو ئیزافاتە وەرگری هەموو ساڵ وەکو ئەوەی کە لە 2024 کرا جەنابت دەزانی بەس عێراق ئێستا پەچی نەکەوتێ لەسەر ئەو جەداولە خۆشیان بەڕاستی حکوومەتی عێراق حەز ناکە ئەو فەرقانەی کە هەیە با بڵێن ئەو خشتانە مسادقە بکرێن چونکە حکوومەتی عێراق لە بیدایەتی دامەزراندنەوە گەورەترین هەڵەی تاریخی کرد ئەو کاتیش لەگەڵ جەنابەت و لەگەڵ هەموو کەناڵەکان قسەم کرد نەبووە و بە ساڵێک نزیکەی 1 ملیۆن خەڵک دابمەزرێنی لۆی خۆت پیشان بدەیت کە تۆ ڕئیس وزەرایەکی ناجیحی بەڵام لە دوا ڕۆژ ئەتو عێراق بەرەو هەردێر دەبەی ئەزانی ئەو کاتە من گوتم ئەگەر نرخی نەوت بێتە خوارێ وای لێ دێت ئیتر عێراق ناتوانانی موچەی موچەخۆرانی خۆی بدات یعنی بەڕاستی پێت بڵێم شتیوانە بووە لە هیچ دنیایەک ئەتو لە 1 ساڵ 1 ملیۆن ئینسان تەعین بکەیت تەنها لۆ ناحەی دیعایی خۆت ئەجا ئەو هەڵە گەورەیە وای کرد کە ئیتر لە ساڵانی دواتر تووشی کێشە ببن ئێستا لە 2025 طبعاً کێشەی تریانەیە بەڵام نایانەوێ سیرکە خۆیان نایانەوێ مسادقە بکرێت لەوەی پلە بەرزکردنەوە نەکەن لەوەی نەقل و ئینتیقال نەکەن لەوەی مەشاریع نەکەن لە چونکە دەزانن ئیتر تووشی کێشە بوونە لە مەسەلەی پارە لە مەسائلی تر بۆ ئیلا ئەگەر خۆیان بیانەوێ نەخێر ئەگەر حکوومەت بیاوێ پەرلەمان ملزەمە کە لە خلالی مدەی قانونی مسادقە لەسەر جەدوەلەکان بکات باشە بەس کاکتۆ بۆ بودجەی بۆ ساڵی 2026 ئێستا کە یاسای بودجەمان هەیە کێشەی موچەیە لە بینی هەرێم و بەغداد بۆ 2026 پێ دوایە یاسای بودجە هەبێ ئەوە لە مانگی 11 هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا ڕەنگە پێکێنانی حکوومەت ساڵێک بخایانێ ئایا یاسای بودجەمان دەبێ و کاتە کێشە دروست نابێ هەم بۆ عێراق هەم لە پەیوەست بە هەرێمی کوردستانیش
وەزارەت دارایی عێراق جەنابەت دەزانی لە مانگی 6ەوە دەست پێ دەکات بە ئامادەکاری لۆ بودجەی ساڵی 26 دائما و جەدوەل دادەنێت و بە جێرەی جەداولی زەمەنی کە پێویستە ئیشی لەسەر بکرێت دەبێ 15 ئەو با بڵێن ڕەشنووسەی بودجە بنێرێتە ئەنجومەنی وەزیران و بە گوێرەی طبعا هەمان تەواریخی با بڵێن زەمەنی کە لە قانونی ئیدارەی مالی دانرایە دەبێ ئەنجومەنی وەزیرانیش لە 15 بودجە بنێریتە پەرلەمان سیرکە ینی تاریخەکان دیاری کراون طبعا جارێ هەتا ئێستا ئێمە نەگەیشتینە مانگی 6ەوەی دەست بە مەسەلەی بودجە بکرێ بەڵام بەڕێی من وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لە ئێستاوە دەبێ خۆی ئامادە بکات و برادرانی ئێمەش لە بەغدا بە یەک دەنگ هەموو بە یەک دەنگ خۆیان ئامادە بکەن لۆەوەی تەماشای بکەن ئێمە چەند بۆمبمان هەیە لە ناو مادەی 11 و 12 و 13 لەو سێ مادەیە پڕە لە بۆمب جەنابەت دەزانی هەموو ئەو بۆمبانە بوونە سەبەبی ئەوەی کە ئەو هەموو کێشانە لۆ هەرێمی کوردستان دروست ببن پێویستە ئێستا دراسەیان بکەین تەمان بۆمبی تریش هەبوو زۆر خەتەر بوو بەڵام شکر لۆ خوددا ئەو وەزعە گۆڕا وەزعی سیاسی گۆڕا لە منطقەکە وإلا بەتەما بوون ینی ئەوە لەگەر جەنابیشت پێشتر قسەم کردوا بەتەمان ئیشی لەسەر دەکەن کە جێبەجێ بکەن بەڵام لەبەر گۆڕانی ئەو وەزعی کە لە سووریا و لوبنان ڕوویدا نەیانتوانی ئیتر ئەوەندە زیاتر لەوە زەخت بکەن و بێنە پێش لۆیە دەبی خۆمان ئامادە بکەین و مبەڕاتی علمی بدۆزینەوە لۆەوەی ئەو بۆمبانە لە ناو مادەی 11 و 12 و 13 هەڵگرین ئەگەر نا ئەو شێشەیە بەردەوام دەبی لە ساڵی دواتریش پێشبینی دەکەی وەگەر توانیمان ئەو بۆمبانە هەرگرین هەموو کێشەکان نەتەنها کێشەی موچەکە کە حەکیم هەموو کێشەکان چارەسەر دەبن مەسەلەی هەناردەکردنەوەی نەوت مەسەلەی پرۆژەکان مەسەلەی تەنمیەی ئەقالیم مەسەلەی پترۆدۆلار هەموو ئەو کێشانە ئینشاءالله چارەسەر دەبن بەڵام بە شەرتێک بتوانین ئێمە ئەو کێشانە لەگەڵ حکوومەتی عێراق چارەسەر بکەین و ئەو بۆمبانە نەهێلین ئەوە جانبەک جانبی دوام کاکە حەکیم وەکو ئەوەی کە ساڵی 2019 ڕوویدا ئەگەر بەفکرد بێ ڕاستە ئەو حکوومەتە ملزەمە کە دەبێ ڕەشنووسی یاسای بودجە بنێریتە پەرلەمان بەڵام لە مانگی 11 انتخاباتەوە ممکنە خلالی ئەگەر دووسێ مانگ ئەگەر خلالی دووسێ مانگی توانیان حکوومەت دا بمەزرێنن بە تەسەوری من ئەو جارە دەتوانن ئەگەر سەدر داخل نەبی ئەگەر تەیاری سەدری داخلی انتخابات نەبی لە عێراق دەتوانرێ خلالی دووسێ مانگ حکوومەت دابمەزرێت بەڵام ئەگەر تەیاری سەدری داخل ببی نەخێرەوە کێشە دروست دەبی و نازانین چی بەسەر دێت وەزع ئەنجا ئەو کات وەکو ئەوەی 2019 پەرلەمان جارێکی تر ئەو ڕەشنووسە دەنێردیتەوە لۆ حکوومەتی نوێ لەبەرەوەی دای حکوومەتی نوێ پێویستە جێبەجێ بکات ئەوە پلانی حکوومەتی نوێ وەکو ئەوەی 2019 حکوومەتی عادل عەبدولمەهدی ئەگەر بە فکرت بێ پەرلەمان بودجەی ناردەوە لە مانگی 2 بوو وابزانم گوتی با خۆتان سەر لە نوێ ئەوەی بکەنەوە تعدیلاتی لەسەر بکەنەوە ئەنجا لەومان بنێرن بەداخەوە ئەو کات ئێمەی کورد نەمانتوانی ئەو تعدیلاتی کە پێویست بوو بیکەین ئەو کاتیش ئێمە زۆر قسەمان کرد لەسەر ئەو مۆزوع بەڵام نەکرا و تووشی ئەو هەموو ئیشکالان نەبووین نەتیجەی 2019 ها کاکە حەکیم ئەوە هەمووی ئەختاءەکانی ساڵی 2019 کە تووشی بووین ئومێدەوارم کە ئینشاءالله لە ئەو ساڵ ئەوانی پێشتر لۆمان ببیتە دەرز وەزارەت دارایی خۆمان ئەو جارە باشتر خۆی ئامادە بکات لۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشانە و پوچەڵکردنەوەی هەموو ئەو بۆمبانەی کە ئێستا لە ناو بودجەی ساڵی 25 هەن باڵێ سەبارەت بە ڕۆڵی وەزیرە کوردەکان ڕاستە هەرێم دڵێن پابەندنەوە بەس ڕۆڵی پێویستیان هەیە وەزیرە کوردەکان بە بۆچوونی بەڕێزەوە ئێستا پۆستی بریکاری وەزارەتی دارایی عێراقی شەرچۆڵە ئەگەر کەسێکی بەتوانای لێبێت دەتوانێت ڕۆڵی هەبێت لە مەسلەی موچە چارەسەرکردنی و کێشانی لە بینی هەرێم و بەغدا هەیە دەزانی طبعاً بەتاکید خۆ بەڕێزان و زیرانیش دەورەبینن بەڵام دەبینیتەوە تو چەند متەخەسیسی لە ئیشەکە چەند لە ئیشەکە دەزانی خۆ کاتی خۆی بەزاناب بەفکرد دێ خۆ وەزیرەکانی ئێمە موافق بوون لەسەر ڕەشنووسی بودجەی ساڵی 2023 وایە واوان بردیانە پەرلەمان وتیان ئێمە موافقین لەسەر ئەو ڕۆشنووسە و برادرانی کورد دەنجی لەسەر بدەن وایە بەڵام لەبەرەوەی خۆیان متەخەسیس نەبوون نەیان دەزانی کە چەند مەشاکلی تێدایە لۆیە تەخەسوس زۆر مهمە لەو جانبە
کە بتوانی بەڵام طبعاان ئەوان دەوریان هەیە زۆر جار بەڵام دەورەکە مشکلەکە چییە کێشەکە لە ئاخیری لێمان دەردێت مەسەن ئێستا کە دوو وەزیری بەڕێز ئەوڕۆ لەگەر ڕئیس وزەرا قسەیان کردی ئەگەر بەیانی بڕیار بدا و لە بودجە نەبڕن لە موچە نەبڕن ئەوە لە بانجی 11 جارێکی تر لێمان دەبڕن هەردووشی مشکلە دەبینەوە لۆیە دەبێت کێشەکە لە بنەڕەت چارەسەر بکرێت ئەگەر نا ئەو کێشەیە هەموو مانگەک سەر هەڵدەداتەوە. بەڵێ سەبارەت بە بریکاری وەزارەتی دارایی کە ڕێباز حەملان ڕۆژ و هاتەوە ئێستا چۆڵە ئەو پۆستە بۆ کورد گرینگە ئەگەر کەسێکی تا بێ ئەزمموی هەبێ پسپۆری بوارەکەی خۆی بێت خۆی کاکە حەکیم طبعاً هەموو پۆستێک مهمە لە بەغدا و بە تایبەتی پۆستی وەکیلی وەزیری وەزارەتی دارایی چونکە من لەوێ بوومەوە و من دەزانم چمان کردی و چمان دەکرد و چۆن هاوکاری هەرێمان دەکرد طبعاً بەتەکید بەڵام بەداخەوە زروفی بەغداوانە بوو ینی نەک بڵێ خلل لە بەڕێزان هەردوو بەڕێزان کاک مەسعود یا کاک ڕێواز بوو بینە خێر هەردووچیان معلوماتی باشیان هەبوو لەسەر مالیە و کاکە ڕێواز بە خۆت دەزانی ئەسان 5 ساڵ وەزیری دارایی بووە لە هەرێمی کوردستان و ڕۆیایەکی باشی هەیە کاکە مەسعود بە هەمان شکل بەڵام زروفی وەزارەتی دارایی و زروفی حکوومەتی عێراق و زروفی کورد لە بەغدا یاریدەدەر نەبوو لۆیان کە بتوانن لەو زروفە ئیش بکەن نەزانی خەتا لە زروفەکە بوو نەک لەو ئەشخاصانە بەڵام بە تەکیدیش ئەوە معنای ئەوە نییە کە ئێمە وەکو ینی حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگ ببی و کەس نەنێریت نەخێر دەبێ ئەو پۆستە پڕ بکرێتەوە. باشە سەبارەت بە پرسی خانەشینان کاکتۆر خانەشینێکی زۆر بۆی جێبەجێکردنی یاسای خانەشینی یەکگرتوو لە هەرێم خانەشین کران 30,000 کەسێک بوون بەڵام تاکو ئێستا ینی مامەڵەی زیاتر لە 5,000یان تاوا کراوە بەشێکی زۆریان کە بە پێی یاسا دەبێت ڕاستەوخۆ لێرە ئیکرامیان پێ بدرێ 6 موچەی بڵین بەنەڕەتیەوی شاوە نەگرتووە چارەسەر چییە بەوەی کە ئێستا بەشێکی زۆریان ماوەیەکی زۆرە 3-4 مانگە هەرموچیان وەرنەگرتووە خانەنشینەکان. ڕاستە حقیقەتەنە من دڵم لەگەر خانەنشینانە و هەمومان دەبێت لە خزمەتی خانەنشینانی هەرێمی کوردستان بین لەبەرەوەی و خەڵکانە عمرێکی دوور و درێژیان بردە سەر لە خزمەتکردن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێی من وەزارەتی دارایی خۆمان دەبوایە زیاتر خۆیان ماندوو بکەن لۆ مەسەلەی چارەسەرکردنی ئەو کێشەیە یەک نەدەبوایە لێبگەڕێن تەنها ئەو مۆزەفانەی کە ئێستا لە با بڵێن لە بەڕێوەبەرێتیەکانی خانەنشینانن تەنها ئێمە بە 4 یا 6 مۆزەف یا 10 مۆزەف ئیش بکەین بە حقیقەت دەبوایە وەزارەتی دارایی پلانێکی هەبوایە چونکە ئەو چەند مۆزەفە دانرایە ئەو چەند خەڵکەی کە ساڵانە یان مانگانە خانەنشین دەبن دەزانی جەنابەت مانگانە خانەنشین دەبن عەدەدەکە کەم بوو بەڵام لە کاتێک عەدەدەکە کە بۆ 35,000 دەبوایە پلانی هەبوایە وەزارەتی دارایی خۆمان پلانەکەش زۆر ئاسان بوو دەبوایە مەسەلەن 100 مۆزەفی زۆر باش لە هەموو دەوائری حکوومەت وەرگری و تەنسیبیان بکات لۆ دایرەی خانەنشین دەورەیەکی 2 سەعاتیان لۆ بکاتەوە زۆر کافی بوو لەوەی کە بزان چ دەکەن چونکە ئیشەکە زۆر زەحمەت نییە تەدقیقی فایل لە وەزارەتی معنی تەواو دەبیت ئینجا دێتە دایرەی خانەنشین و ئەگەر 100 مۆزەفی باشیان تەرتیب بکردبایە و دایرەیەکیان لۆیان چۆل کردبایە لۆی هاوکاری بەڕێوەبەرایەتی خانەنشین بن بە تەسەوری من بە مانگەک هەر 35,000 مۆزەف تەواو دەبوو بەڵام بەڕاستی ئەوە نەکرا و من زوو ئەو مقتەرەحەم کرد بەڵام لۆ وەرنەگیرا وەزارەتی دارایی خۆمان لۆ وەری نەگرت نازانم ئەوە کێشەیە بەڵام لە مەسەلەی تەخسیس حەزەکەم بزانی هیچ کێشەیەک نییە و من چەندین جار لە خلالی ئەو فترەیە لەگەڵ بەڕێز ڕئیسی هەیئەتی تەقاعود لە بەغدا قسەم کردێ لەسەر ئەو مۆزوعانە ئەو ینی جوابەکەی ئەوە بووە کە ئەوان زیاتر لە 3 تریلیۆن و شتێکیان تەرخان کردێ لەو خانەنشینان و هیچ کێشەیەک نییە لە مەسەلەی سەرف ئەگەر هەر معاملەی خانەنشینان تەواو ببی دەتوانن هەردوو وەزارەتی دارایی تەنسیق بکەن واتە وەزارەتی دارایی خۆمان لەگەڵ لیستی موچەک بینێریت ئەو معاملانە لەوەی پارەکانیان لەو سەرف بکرێت کێشەکە لەوە بوو کە 35,000 مۆزەف تقریبا لەو حدودە بەیەکەوە تاین بوون بەڵام وەزارەتی دارایی پلانێکی نەبوو لەوەی بتوانی کێشەکان بە ئاسانی چارەسەر بکات بەداخەوە خەڵکێک ئێستا ئەگەر بەو شکلی ئێستا هەیە بڕۆین بەڕاستی پێت بڵێ ممکنە خەڵکەکە بی خلالی ئەو ساڵیش سەڕی نەگاتێەوە
موچەکەی وەرنەگریت لۆی ئەمن داوام لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوەیە کە بە زووترین کات خەڵکی باش لە وەزارات بینی و تەنسیبیان بکات لەو بەڕێوەبەرایەتی خانشین لەوەی بە زووترین کات بتوانن معاملەی ئەو خەڵکانە تەواو بکەن لەبەر ئەوەی تەخسیسەکە هەیە حازرە لە بەغدا هیچ کێشەیەک لە تەخسیس نییە و دەتوانن ئینشاءالله بە زووترین کات ئەو کێشانە چارەسەر بکەن ئومێدوارم کە و مقتەرەحی ئێمە بە نەزەریاتی باشە بەس کاوی تۆر ئەوەی کە پێی دەڵێن موچەی مۆڵەتی کۆکراوە بە پێی یاسە باز لەوەکێک کە هەواڵەی خانەنشینی بوون دەبوو 6 موچەی بنەڕەتیان پێ بدرێ ئەوەشیان وەرنەگرت ێستا خانەنشینەیە مانگی 12 هەر نەدرا مانگی 1 و 2 و 3 و ئەوە چواریش ینی 5 مانگە موچیان هەر پێ نەدراوە نەدەبوو لێرە لە هەرێمەوەیان بۆ سەر بکرێ بە 12 موچەکە عایدی بەغدایە وایە نا هەمووی عایدی بەغدایە 12 موچەکە عایدی دایرەی تەقاعودە سیرکە کاکە حەکیم 12 موچەکە عایدی دایرەی تەقاعودە بێعتیبار بەڵام 6 موچەکە عایدی وەزارەتی معنیە وەزارەتی معنی ئێستا موچەکەی لە چێ لۆ دێت لە بەغدا وایە کە موچەکەی لە بەغدا لۆ دێت دەبوایە برادرانی ئێمە لە وەزارەتی دارایی ئەوانەی کە خانشین بوون داوای 6 موچەیان لۆ بکەن 6 موچەی بنەڕەتی تەبان لە بەغدا مباشرەتەن لیستێکیان لۆ بکەن لەبەر ئەوەی ئەوانە ناویان دەرهاتێ لە لیستی خانەنشینی پێویست بۆ دەکات کە 6 موچەکانیان پێ بدرێت نازانم ئەو تەنسیقە لۆ نەکرایە بە حەقیقەت بەڵام ئەوەی ئەمن گوێم لە بەڕێوەبەری گشتی نابەڕێوەبەری گشتی چونکە لە بەغدا بە دەرەجەی وەکیل وەزیرە ڕئیسی هەیەی تەقاعود پێ دەڵێن بە دەرەجەی وەکیل وەزیرەوەی ئەمن لەوم گوێ لێبوو هیچ کێشەیەکیان نییە و پارەی پێویست تەرخانکرایە وەزارەتی دارایی خۆمان پرۆسەکەی چۆن کردی و گەیشتە چێ بە حەقەت معلوماتم لەسەری نییە بەڵێ کاکتۆر بەس لێبڕینەکە ئێستا لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ خانەنشینی بۆتە لە سەدادا ئێستا دەچێتە سندوقی خانەنشینی عێراق و ئایا بڵێن کەی خانەنشینانی هەرێمەوانەی کە خانەنشین دەبن وەکو خانەنشینانی عێراق لە سندوقی خانەنشینی موچەوەەر بگرن و لە سەری مانگ بۆ نمونە مانگی 5 موچەی مانگی 5 پێشوەختەوە بگرن لە سەرەتای مانگوەری بگرن وڵی بە تەسەوری من ئینشاءالله ئەگەر معاملەی خاننشینان تەواو بوو ینی هەمووی وەچیەک لێ هاتەوە گەیشتنەوە بە تەسەوری من ئەو کات دەتوان تەنسیق بکەن لەگەڵ بەغدا کە خاننشینانی هەرێمی کوردستانی وەکو خاننشینانی عێراق لە بیدایەتی مانگ موچەکانیان وەرگرن بەڵام دەبێ ئەو لەبەرەوەی ئەو کێشەیە دروست بوو 35,000 مۆزەف بەیەکزار لەو حدودە نازان بزەوت ڕقەمەکە چەندەوەی گوێمان لێ دەبی لە حدودی 33,000 تا 35,000 مۆزەف ئەوە کێشەی دروست کردی ئینشاءالله ئەگەر ئەو معاملاتانە بتوان زوو تەواو بکەن و ئەگەر ئیشەکە کەوتە سەرسکە و کاتە بەڵێ دەکرێت داوا بکرێت لە بەغدا کە موچەی خاننشینانی هەرێمی کوردستانیش وەکو ئەوانەی بەغدا لەو کاتەی کەی بەغدا سەرف دەبی هەرێمی کوردستانیش سەرف بکرێت چەند خولەکێکمان ماوە کاکتۆر چەند پرسیارێکی دەسپاس دەکەین سەبارەت بە پرسیینەوت بڵێن سەر ڕای ئاسای بوجە هەموار کرایەوە تێچووی بڵێن خەرجی بەرمیلێک نەوت بە 16 دۆلار دانرا هۆکارەکەی چییە بڵین نەوتە ناردە نەکراوە راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی عێراقش بڵاو بۆ تۆ لە 1/4 تاوەکوی 36 2024 بە پێی و راپۆرتە دەڵێ 27 میلیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە هەرێم بەڵام خەرجەکەی زیاتر بووە لە داهاتەکەی چارەسەرێک بۆ نەوتی هەرێم دەدۆزرێتەوە بۆی کە هەم خەڵک سوودی لێ بینی هەمیشی تر بە قاچاق نەڕوە وڵی بە تەسەوری من کێشەکە نازانم ینی ئەمە ئەوەی گوێم لێ دەبی لە حکوومەتی بەغدا دەڵێ من حازرم حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێ من حازرم هیچ کێشەمان نییە تەسەورەکەم تۆزە کێشە لە شەریکات هەبی شەریکاتی نەوتی دووسێ کێشەیان هەیە یەکەمیان دەڵێن ئێمە مطمئین نین کە ئایا ئەو پارەیە سەرف دەکرێتیان نەخێر دەبی مطمئین بن چونکە کە شتێک بۆ قانون لە عێراقی تر التزامە ئەوەی وەکو شەریکاتی تر لۆیان سەرف دەکرێت خاڵی دووەم بە تەسەوری من لەسەر 16 دۆلارەکە تۆزەک زۆر موافق نین چونکە 16 دۆلارەکە تەنها تێچووی ئینتاج نییە بەڵکو هەردووکە تێچووی ئینتاج و تێچووی گواستنەوەیە بە سولفەیە ئەوە مشکلەکە ئەوەیە ئەوە سولفەیە ینی تەسمیت نەکرایە دەڵێ بەیانی شەریکەیەکی ئەجنەبی دینین لۆ ئەوەی تەحدیدی کولفەی تێچوون و نەقل بکات ئەوان لەوە دەترسێن کە شەریکەیەکی ئەجنەبی بێ ممکنە بە کەمتریش لەوە ئەوە بکات لۆی شەریکاتی ئەجنەبی ئەوانەی کە لە هەرێم ئیش دەکەن زیاتر بە تەسەوری من ئەوان عەرقەلە دەخەنە ناو ئیشەکان وئیلا بە تەسەوری من حکوومەتی هەرێم زەرەرمەندە لە دەرنەچوونی نەوتی هەرێمی کوردستان ئەو نەوتەی کە زەنان بینیە من پرسیتم لە زۆر جیهات بەڵێ گوێت لێمە بەڵێ
ینی ئەو نەوتەی کە ئێستا خەڵک دەرێ بە قاچاق دەڕوە بە حقەتە من بە دوواداچوونم لۆ کردی و پرسیتم لەو خەڵکانەی کە ئیشی پێوە دەکەن زۆربەی هەرە زۆری لۆ تێچوونی ئەو کۆمپانیانە دەڕواتەوە زانی تەنها حکوومەت یاریێم دەیەوێت ئەو کۆمپانیانە بمینن ئەو بنیەی تەحتیەی کە هەیە هینەوت بمینی و تووشی یاگەر بڕۆن خوانە خواستە ممکنە تووشی کێشەی گەورەتر دەبین لە هەرێمی کوردستان بە هەر حاڵ ئینشاءالله بەڵکە بکرێ ئەو مەوزوعە زیاتر لە بودجەی ساڵی 2026 چارەسەرێکی بنەڕەتی لۆدا بندرێت لۆی چیتر تووشی کێشە نەبین و ئەگەر ئەجینا حکوومەت یاریێمی کوردستان لە چوونە دەرەوەی نەوت قازانج دەکات جەنابەت دەزانی خۆشیان دەزانن کە قازانج دەکەن لەبەرەوەی کولی بودجەی خۆیان وەردەگرن پترۆ دۆلار وەردەگرن و تەنمەی ئەقالیم وەردەگرن ینی بودجەی تەشغیلی و استیسماری بە کاملی وەردەگرن جالۆیە تەسەوری من کێشەکە لای شەریکاتی نەفتیە والله ئاعلم ینی بە جۆرەی لێکدانەوەی من تەوان بەڵام بە تەوەقوعی من دەکرێت ئەو کێشەیە زیاتر بە بنەڕەتی تر لە بودجەی ساڵی 2026 چارەسەر بەس خۆی دەسەڵاتدارانی هەرێمیش بەشێکیانەوەیان ناوێ ئەگەر نەوتەکە تەسلیم نەکرێ وەکو دەستکەوتی شەخصی زیاتریان دەست بکەوێت چکۆکو بەڕێز باسکێستەکە نەوت تەسلیم نەکراوە پارەی پرۆژەکان نهاتووە خەرجی دام دەستگاکانی حکوومەت نهاتووە پترۆ دۆلار نهاتووە بە تەسەوەری من گوتم کێشەکە لای شەریکاتی نەوتیە تەسەوەری من وایە وی لە حکوومەت خۆی قازانج دەکات لە مەوزوعەکە بەڕاستی پێت بڵێم حکوومەتی هەرێم زۆر خۆشحاڵ بوو بیدایەت کە ئەو تعدیلە کراوە خۆیان داوای ئەو تعدیلەیان کردووە تعدیلەکەش کرا بەڵام شەریکاتی نەوتی زیاتر ڕازێنین لەسەر مەوزوعەکە لۆێ ئەگەر ئەو خاڵە جوانتر تعدیل بکرێت لە بودجەی ساڵی 26 ئینشاءالله تەسەوڕەکەم کێشەکە بەرەو چارەسەرکردن بڕوات باشتر باشە کاکتۆر وەکو دوا پرسیارم هەم لەسەر دۆلار پێ دوایە چی بەسەردێەوە دوایش بۆ مانگەکانی داهاتوو موچە هەرێم بە هەر بەو پینەپەڕۆیە دەڕوا یاخود چارەسەرێکی بۆ دەدۆزرێتەوە چونکە لەسەر موچە قسەمان کردیە دەبی چارەسەری لۆ بدۆزرێتەوە بە تەسەوڕی من لەبەرەوەی کێشەکە زوو سەری هەڵدایە ئەو ساڵ وەکو پارنیە تاخیرکرابی لۆێ دەبێت چارەسەری لۆ بدۆزرێتەوە چارەسەریش ئەو دوو ڕێگەیە کە من پێشتر لۆ جەنابەت باسم کرد ئەوە بە نسبەت موچە بە نسبەت دۆلار بە حقات سێ سەبەبی ڕئیسی هەبوو کە پارەی عراقی دراوی عراقی قووەتی شراییەکەی بەرز بووەوە سەبەبی یەکەم مەسەلەی جاران زۆر عەرقەلە هەبوو لۆ بازرگانان زۆر بە ئاسانی نەیان دەتوانی پارە تەحویل بکەن لە ڕێگەی بانکی مەرکەزیەوە لە مەنەسەوە ئیسیفادە بکەن ینی کاو عەرقەلانەیان لۆ دروست دەبوو ناچار ڕویان دەکردە بازار لە بازار دۆلاریان دەکری بە گرانی و تەحویلیان دەکردەوەی ئیشەکەیان ڕانەوەستی ئێستا بانکی مەرکەزی ئەو ئیجراعاتەی زۆر تەبسیط کردیە زۆر ئاسانی کردیە لۆیان بازرگانان بە ئاسانی دەتوان داخلی مەنەسەب بن و ئەو پارەیە کە پێویستە بەدەستی بین و تەحویلی بکەن ئەوە سەبەبەکە کە زەختی لەسەر بازار کەم کردیتەوە سەبەبی دووەم طبعاً ئەو مەسەلەی جاران خەڵکێک فێر ببوو سەد ڤیزە کارتی لەگە خۆی دەبردە تورکیا یان دەیبردە هەر وڵاتێکی تر و ڕۆژانە دەیتوانی 400 دلار یا 400 یۆرۆ لە ئەوروپا ڕۆژانە بەو ڤیزانە سەحب کاپارەکانی سەحب دەکرد لە ماشینەکان و دواتر لەگەرە خۆی بە طریقەی معەن تەحویلی عراقی دەکردەوە ئەو پارانە ئەوە زۆرێک بوو لە با بڵێن قاچاقچێتی دۆلارەزانی ئەوە نەما ئێستا بانکی مەرکەزی بە هیچ شێوەیەک ئەوەی نەهێشت ئەتو ناتوانانی 1 دۆلاریش یا 1 یۆرۆ لە ئەوروپا سەحب بکەی بە نەقدی بەڵام حەقت هەیە پارەی سەرف بکەی بە ڤیزەکار بە سەرفی فعلی یعنی چت دەکڕی پارەی فندق دەدەی پارەی کرەی سیارە دەدەی تەیارە دەدەی ئەوانە دەتوانی بکەیت لۆی ئەوەش دیسان سەبەبەکی تر بوو کە وای کرد ئیتر لە قاچاقچێتی دۆلاریش کەم بیتەوە سەبەبی سێیەم ئێستا هەر کەسێک سەفەر بکات دەتوانی لە مەتار بای 3000 دلار بکڕی 3000 دلار بە دیناری عراقی بە سعری ڕسمی ئەوەش وای کردیە کە زەخت لە بازار کەم ببیتەوە کە جاران خەڵک سەفەریان بکردبای لە بازارەیان کردی یان جاری وایە ئەو 3000 دلارە بە کەلکی دێکە دێت عەرزی کاتەوە لە بازار کەواتە کاتێک کە زەخت لەسەر دۆلار کەم دەبیتەوە لە بازار بەڵێ کاکتۆر زیاتر دابەزی کاتشمان نەماوە
ئێستا لە دەوری 42 یاری دەکەن. نا بەتەسەوری من لە حدودی 140 دائما لەو فترانە لە بینی 140 و 145 حرەکە دەکات. سوپاس دەکەین پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی مادومان کردی زۆر سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس باوکارانم، خواتان لەگەڵ.